بەڵێ لەم تەوارەدا ئاماژە بە گەنج و کاریگەریەکان و هەروەها چۆنیەتی گەیشتن بە ئامانجەکان ئەو ڕێگەیانە چین بۆ مەبەستە و گفتوگۆ زیاتر میوانداری دکتۆر سۆران نووری سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستان بەخێربێ دکتۆر. سڵاوتانێ بێ بەیانی بینەران و بیرسەرانی کوردستانەکەم باش لە زاخۆوە هەتا ئەگاتە حەبرین دوا مەنزڵگەی نەتەوەکەمان. بەڵێ دکتۆر تەوارەکەی ئەمڕۆمان تایبەتە بە ئامانج و گەنج و چۆنیەتی گەیشتن بە ئامانج خۆی خودی ئامانج چیە مەرجە بوونی مرۆڤ بەپێی ئامانجەوە بەسترێتەوە. بە دڵنیاییەوە یەکێک لە تایبەتمەندی گرنگەکانی مرۆڤ کە جیای ئەکاتەوە لە هەموو زیندۆرەکانی تر ئەوەیە کە ئامانجێکی دیاریکراو لە هەنگاوەکانیا بەدی ئەکرێ. من دڵنیام پرایمەری تارگێت بۆ هەموو چین و تۆژێ گرنگە بەڵام زەروترینیان بۆ ئێمەی گەنجە بۆیە بۆ بڕوای خۆم پێم وایە ئێمە ئەتوانین کاتێکە دەست بەکار ئەبین لە هەر پرۆژێکتێکدا لە هەر کارێکدا خاوەنی هەر ئایدیا و فکر و بیر و باوەڕێک بین کە ئێمە ئامانجێکی هاوبەشکۆی کردینەوە ئەتوانین بەهۆی ئەم ئامانجەوە پەرەپێدان بە توانە مرۆییەکان بە بەهرە تایبەتەکان بە ئەزمونە کەسێتەکان بە پێکەوەییەکان زیاتر کۆمان بکاتەوە و زووتر بمانگەیەنێ بەو نەتیجە گرنگەی کە ئێمە چاوەڕێی لێ ئەەکەین لە چوارچێوەی ئەو دەرەنجامەی کە لێ ئەەکەوێتەوە. بەڵێ هەر تاکێک لەوانەیە فکرە و ئایدەیەکی تایبەت بەخۆی هەبێت بەڵام کە دەسەکات بە کردنی ئەو کارانی کە ئەوێ ئەنجامدا یاخود بگا بۆ ئامانجەی کە مەبەستێتی شکست دەهێنێ و ئاستانگێتە بەردەمی چۆن بتوانێت ئەم شکستانە و کوپلیکانێک بەکاری بێن بەسەری بکەوێت بگا بەلووتکەی ئامانجەکەی خۆی. وەک ڕوونە دایم لە بیگنەرەوە دەست پێ ئەکرێ بۆ فاینەڵ هەندێک دیفیکەڵ سیچویشن هەیە من دڵنیام لەوە لە یەکێک لە ئاستەکانە تووشی هەرێک لە ئێمە ئەبێ بەڵام من حەزەکەم وەکو سامپڵێ دیسکەشنەکەمان ئەمڕۆ لەسەر نمونەیەکی زیندوو بێ. دیارە من بۆ خۆم بکو یەکەم بڵاین کاتێک کە پارتیسپێتی چەند ڕێوەردینێکم کرد بە خۆشحاڵیەوە توانیم ئاکتیڤیتەکانم بگاتە مەرحەلەیە کە بەبێ ڕکابەر خەڵاتەکان بەدەست بێنم. من توانین بۆ یەکەم جار لەسەر مەسئلەی مۆسیقا و چەمکی میوزیک بخوێنم. ئەوەی کە بۆ من لێرە مهم بوو لەبەر ئەوەی پێشوەخت هیچ ستودنتێکی تر لەم مەجالانە بوو لە زانکۆ ئاهلەکان لە دەرەوە لە ئاستی تیمی یۆروپیان یونیۆن کاتێک کە ئێمە قبول کرانوەکو کوردێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە تا ئەندازەیە قورسایی خۆی هەبوو بەڵام چێژەکەی لەوا بوو کە ئێمە توانیمان بەسەر هەموو پارتنەرەکانمان لە بەلجیکا لە هۆڵندا لە ئەڵمانیا لە ئوکرانیا لە کورواتیا لە فەڕەنسا لە جۆرجیا سەر بکەوین کە PhDەکەم بە پلەی نایاب بەدەستبێنم. لێرە ئەمە چیمان پێڵێ توانای ئینسان کاتێک دەدەکەوێت کە کۆڵ نەدا واقعێک هەیە ئێمە کاتێک هەنگاو بۆ پرۆسسێک ئەنەین ئەبێت تەحمولی ناڕەحەتی و نیگەرانی و هەندێکتانەوە شەر هەیە بکرێ بەڵام مهمی ئەم میهنەیە لێراچی ئەسلمێنێ کە ئەتوانی تۆ بگەیت بەو خەول و خولیا و ئامانجەی کە بەڕاستی تۆ بەدەستی ئێهێنیت و تۆ پێدەێت. بەڵێ تاکێک بەردەوام بێت لە هەوڵدان و ینی وەکووتە کۆڵ نەدات کۆنتینیۆ تراین بێ بەڵام ئەگەر بێت و ئەو تاکە چواردەور و کەسانی نزیکی خۆی هەوڵبەن ئامانجەکەی لێ بوەستێنن یاخود پێ بڵێن ئەمە بۆ تۆ ناگونجێ ئەمە تا چۆن کاریگەری بەسەر و کەسەوە ئەبێت. وەڵای بەڕاستی دەست و خۆش بێ ڕێک ئەوەی کە لە دڵی منابوو تۆ کردێ بە پرسیار ئەوە مای شانازیە کە نمونەی پێشکەشکارێکی باشی من حەزەکەم لێرە ئەمە بڵێم ئەمە لە چوارچێوەی تاکە بگێڕینەوە بۆ کۆمەڵ ئێمە وەکو نەتەوەی کورد کە ژێرخانێکی گرنگی ڕەسەنمانەیە هەم لە ڕۆ هونەریەکە هەم لە ئاستە کەلتوریەکە بۆ هەموو مەجالە گشتەکانی شانۆ مۆسیقا سینەما هونەر ئەدەبیات بەگشتی ئێمە بە درێژایی سەدەی ڕابردوو کە لە ژێر زوڵم و ستەم و چەوسانەوە و نەهامەتی و کۆمەڵکوژێ یەک لە دوای یەکەکان بووین بەڵام بە خۆشحاڵیەوە هیچ شتێک نەیتوانی چۆک بە نەتەوەکەمان دابدا ئەمڕۆ پێشەنگین لە هەندێک لە قۆناغە جیاوازەکانە لە هەندێک لە سێکتەرە گرنگەکانە کە دەوری خۆمان هەبێ ینی ئەگەر بۆ تاکێ کۆمەلگایە کڕی لێ بگرێ بەڵام ئێمە وەکو نەتەوە و نیشتیمانێ لەلایەن گەلە جیاوازەکانەوە هەوڵی زەوتکردنی مافماندرا
حزبی باز بە ئەنواچێکی کۆمەڵکۆش هاوکار بوو لەوەی کە ئەزمموی نەتەوەکەی ئێمە دلیت بکە بەڵام پێی نەکرا لە حقیقتدا چۆپان بە هەموو نەیارەکانماندا بە ئەمەش بۆ تاکێک بەڕاستی ڕاستە ئەگەر تۆ باوەڕت بەو ئامانجە هەبێ تۆ ئەو پێڕە و پرۆگرامەی کە لە مێشتایە و هەنگاوی بۆ ئەنەی بۆ ئەوەی کە ئایندەیەکی باشتر فراهم بکرێ نابێ هیچ شتێ بدوەستێنێ یعنی ئەمە بەجددی تۆ لێرە ئەزمونونەکەت ئەسلمێنێ کە ئەتوانی بەرگەی هەموو ساردی و گەرمی و ناڕەحەتی و هەموو ڕخنەیەک بگری بۆ ئەوەی بگا بەو ئامانجە من یەکشت بە جەنابەت بڵێم زۆر مەبەستە یعنی من یەکێک لە پارتنەرەکانم کەسایەتێکی زۆر باش بوو کە من خۆم هاوکاری بووم بە ڤۆڵنتێر بۆ ئەوەی ببێتە پیانۆژنێکی باش هەر ڕۆژێکە با بڵێن پارچەیەکی پەپڵیشەکە لە پەیجەکەیە بە ئەنواع شێوە خەڵک ڕخنەی لێ ئەگە خۆ مەرجنی هەرچی کە ڕخنەی گرت پێ دوابێ ڕاست بێ ڕۆژێک بۆ ئەوی من ئەم کەسە دیسەپۆینت نەبێ بێ هیوانە بێ بانم کردە کافەیەک وتم ئەمە بە نمونە ئامێری میوزیکەکەیە دایئێنێن ئێمە بنمونە ئەوانەی کە ڕەخنت لێ ئەگرن پێیان بڵێ با بێنە ئێرە ڕاستەوخۆ سۆڵۆیەک ئەزە بکەن باوەڕەکەی لە کۆی وانکەی کۆمنت کە بە بەردەوام لەسەر ئەم کەسایەتێ و یەکەس نەهات جوورێتی ئەوەی بێ کە ڕاستەوخۆ پارتیسپیت بکە و ئەو ڕەخنەی کە هەیەی بە کردارەکەی بیسەلمێنێ کەواتە خۆ ڕەخنە هەندێ وەخت بنیاد نەرە بەڵام بێ ئاگاشمان لێ بێ هەندێک کات لە ئاستێکی نەشارەزایی و بۆ دژایەتێک و تەعسوبیە کە ئەم ڕخنانە ئەگیرێ ئەگینا ئێمە لەگەڵ هەموو پێشنیارێکین لەگەڵ هەموو پێشکەوتنێکین تەقبولی هەموو گۆڕانکاریەکەکەین بەڵام بەو نێتەی بە ئاستێکی بنیاد نەرانە بێ بۆ بیناکردنی ئامانجێک بێ لە تاکە واتە لەسەر تاکەکان تەنها پێویست تا ڕخنە بنیادنەرەکان بۆ خۆیان وەربگرن ئەو ڕخنانەی کە هەوڵ دەدەن بیر و خێنن یاخود نەگەن بە ئامانجەکان تاکەکان جێی بهێڵن لە شوێنی خۆیان ئەو بەردەوام بن لە هەنگاوە کەواتە دکتۆر ئەمێ بزانم خەیاڵ و ئەندێشە و فکرکردن لەوەی کە تۆ بگەی بە ئامانجێک تا چەند گرینگە بۆ ئەو کەسە کە خەیاڵ و واقع بێ کۆلێک جیا بکاتەوە وەڵا بە دڵنیاییەوە وایە پێشم وایە هەردووکیشیان دروستە خۆ هەندێک جار یەکشت پێ بڵێم جاری وایە تۆ لە خەیاڵ تا فکرەیەک هەیە با نمونە پرۆجێکتێک هەیە خۆت لە خۆتدا ئەو کۆمنیکیشنەی کە وەکو تاکێک لەناو خۆت تا هەتا ئەتوانی بە مناقەشەیەکی جدی گفتوگۆکردن لەگەڵ خۆدا بیکەیت چۆن ئەمە ئەکرێ یعنی هەندێک وەخت هەیە جاری وهەیە تۆ لە جەلسەیەکە ڕەنگە نەتوانی بگەیتە نەتیجە بەڵام کە خۆت ڕازگۆیانە دائەنیشی یعنی گفتوگۆیەکی دایرێکت ئەکرێ لەگەڵ خۆتا ئەمە ئەبێتە مایەی ئەوەی کە پێش ئەوەی هەر کەسێ ڕەخنە بگرێ کە خۆت لەگەڵ خۆتا ئەدوێی زۆر بەسانایی ئەتوانی هەڵەکان دیاری بکەیت و بۆ ئەوەی کاتێککە ئەمە ئەچێتە واقع ئەوە پێویست ناکات تۆ هەندێک گرفت هەیە بۆ دروست بکرێ واقع ئێمە چیمان بۆ ئەسلمێنێ لێرا ئەوەمان پێڵێ کە ئێمە ئەتوانین ئەو توانایە ئەو بەهرەیە ئەو ئەزمونە ئەو سەقافەتی کە هەیە بەڕاستی بەرجەستەی بکەین بە بێترس پێشەشی کۆمەلگای بکەین بەڵام لێرە من هەست دەکەم مشکلەیەکی زۆر جیاوازترمان هەیە ئێمە تا ئەمڕۆ وەکو لاو گەنجەکانمان لە هەندێک ئاستا زۆر شەرمنین ناتوانین بە دەنگێکی دلێر بەیانی نەشاتەکانی خۆمان بکەین یعنی دایم پێمان وایە کەسێکەیە لە سەروی خۆمانەوە سەروەرترە گرنگترە بەهێزترە بەڵام تۆ ئەزانی هەندێک نەقص هەیە لە ئینسانە لە باتی ئەوەی کە بێئومێدی بکە بەهێزتری ئەکا یعنی کەسایەتێکی وەکو بتۆڤن عالمێکی گرنگی ژەنیاری میوزیکی بەهێز کە ئەتوانم بڵێم خۆی ئەم مرۆڤە چۆکی بە چارەنووسدادا لە سامفۆنیایە کاتێککە ئەیژەنێ هەستی بیستن لەدەست ئەیە تەبەن مۆسیقاوەکو هیچ شتێکی تر نییە کاتێککە تۆ نەتوانی لە هارمۆن و کۆرداد و لە هەندێ شتا هەیەک گوێویستی ئۆکتاف و تۆنەکان بی زۆر ستەمە بتوانی بەردەوامی بەڵام ئەو توانی گۆڕانکاریەک بتەسپێنێ کە لە تاریخ و لە ڕابردووە زۆر کەم بوون ئەم نمونە بۆیە ئێمە ئەتوانین بە قودرەتی خۆمان کە بتوانین هەنگاو بنین نابێ پێمان وابێ کەسێکەیە لە خۆمان ئەیبڵەتی پرفێکترە کاتە دکتۆرتە لە قسەکانتە ئاماژەت بۆ کرد کە پێویستە تا گفتوگۆ لەگەڵ خۆیان دابکات و هەڵەکانی دیاریکە ئەی ڕاوێژکردن بە کەسانی دەوروبەر بە کەسانی کە لە خۆت بەرزتر بن یاخۆت هەمان هاو ئاستی خۆت بن لەسەر ئەو پلان و ئامانجەی کە تۆ هەتا ئەتەوی پێی بکەی ئەمە تا چەند گرنگە بۆ کەس وەڵای من زۆرم پێخۆشە لەسەر ئەم ئەدڤایزەرەی کە جەنابەت باسەکەی من کاتی خۆی
بۆ پارتنەرە ئەزیزەکانی خۆم پارتنەرشیپەکان کە ئێمە کۆمەڵی کەسی نایم پێکەوەی عەرزێکم کردوتم ئێمە وەکو میلەتی کورد بەهۆی سێراع و ململانە سیاسەکانەوە بەڕاستی لە یەک دوورین با ئێمە بین هەنگاوێک بنین بۆ ئەوەی خۆمان لەناو خۆماندا کۆ ببینەوە و تواناکانمان یەقین من بەس بە تەنیا بۆ خۆم تەمەن کە ڕاوێشکارم بە برادەرەکانم کە پێیان وا بوو شتەکە ئیڤێنتێکە زۆر قورسە و پلانی ئیقلیمی تێتە ناوە و حزبەکان ڕێگرە بن بەڵام من خۆم لە سیانزەی لەی 2008 ئەنجومەنی باڵای لاوانی کوردستانم کە دامەزان هەرچی بەهرەمەندە بوو لە ئامەت هەتا قامشلی لە زاخۆ هەتا خانەقین لە سنەوە بۆ سلێمانی کۆمکردنەوە بە ژەنیار بە میوزیک ژەن با بڵێن بە گۆرانیوێش بە نووسەر بە شانۆکار هەمومان توانیمان لە یەک گروپی نیشتیمانیە کۆ ببینەوە بۆ ئەوەی ئێستا کاتێکە لە هەر میهرەجانێ فستیڤاڵێ بەشدارەکەین دەنگ و ڕەنگی چوار پارچە لەسەر یەک ستێجی کوردی ئەبین دێ و ئەبیستێ بەڵام کاتی خۆی کە من ئەدڤایزەر ویستم لە هەندێک هاوڕەکان وەرگرن پێیان وابوو ڕەنگە بەشێکی پارتە سیاسیەکان ڕازی نەبیان کۆمەڵێک لە خانە و ناوەندەکان نەتوانن پێکەوە هەڵبکەن کێشەی زاراوەکان دروست ببێ بەڵام من ئەڵێم ڕاوێشکردن و مەحازەرە وەرگرتن لە هەندێک قۆناغا باشە بەڵام هەندێک کاتێ لەبەر ئەوەی تۆ فرێندەکە تەجروبەی پێشوەختی نەبووە نەیتوانیوە لەو قۆناغا سەرکەوتوو بێ مەرج نییە بیرۆکەکەی ئەو بۆ تۆ ڕاست بێ ئێمە ئەگەر بمانەوێ ئەزمموی خۆمان بسلمێنین تایبەتمەندی خۆمان بچەسپێنین لەو ڕێگەیەوە دەبێت کە پشت بە خۆمان ببەستین چونکە بەڕاستی هەندێک جار هەیە ئەڵێ ئینسان هەیە پێویستە بە هەموو شێوەیە خۆی بپارێزێت چکە جاری وایە تۆ ئەکەویتە چاڵێک خەڵکێک هەیە لە باتی ئەوەی دەستە بگرێ ڕسم تەگرێەوە تۆ نابێت چاوەڕێ بەرامبەربی لە هەموو قۆناغی کاپاڵ پشت بێ زەرورێتی تاک لەوایە کە بتوانێت بەبیر و بە باوەڕ و بە ئەقیدە و بە منهەجی خۆی جیاوازی لەگەڵ بەرامبەرا بسلمێن کاتە لە قسەکان تا ئەو پرسیارم بۆ دروست بوو تا چەند گرنگە تاکەکانەکو خۆیان لە شوێنی خۆیانەوە پلانی دوورمەودان هەبێت واتە پلانێکی استراتیژی بۆ خۆیان دابنێ ڕۆشنبیر بن لە دوورەوە زۆر مهمە طبعاً لێرا تۆ کۆمەڵێک فیلسوفت هەیە هەندێک ئەدیب و نووسەرە هەیە کەسایەتی زمانزانە هەیە پارێزەری بەهێزە هەیە دادوەری بێلایەنە هەیە ئەندازیاری نایابت هەیە خەڵکانێکی بەهێز لە چین و تۆژە جیاوازەکان شایستت هەیە ئەمە نمونەیە بۆ ئەوەی ئێمە ئەتوانین لێرەوە بیسلمێنین کاتی ئێمە توانیمان بەڕاستی پشت بە خۆمان ببەستین مرۆڤێکی گەندەڵ ناوین کاتێ توانیمان باوەڕمان بە توانای خۆمان هەبێ ئینسانێکی بێلایەن ئەبین کاتێک قەناعەتمان بە ژیانی خۆمان هەبێ کەسێکی بین کە لە ناو کۆمەلگادا خۆشەویست بین یانی تۆ ئەزانی ئەمڕۆ لەم نیشتیمانە ئەم نائەدالەتیە پێشەکردنی یاسا زوڵمەیەک لە دوای یەکە ئەم بە هەدەردانی کۆمەلگایە ئەم غەدرەیەک لە دوای یەکەی کە ئێمە لە ناو خۆمانە وەکو کوردێکین بەڕاستی جوزئێکی بەهۆی نەشارەزایی و تێنەگەشتووی و نەزانی بەشێک لە خەڵکەکەی خۆمانەوەیە کە گیرۆدەی کۆمەڵێ مەلەفیەک لە دوای یەکە بین بەنمونە خەڵکێک دێتە سەر تیڤیەکان لە باتی ئەوەی ئاشتەوایی کۆمەڵایەتی ڕابگەێنێ بڵێ ئێمە وەکو میلەتێ بە درێژایی تاریخ لە ژێر زوڵم و ستەما بووین وەکو بانخوازێ لە باتی ئەوەی بێ ئاینی ئیسلام وەکو فیگەیەکی ئاشتی گرنگ بەکاربێنێ کاتێک خانمێک فیمێڵێک تەلەفۆنی بۆکە لە من هاوسەرەکەم تەنها لە بەرەوەی مەشکوب خۆرە لە باتی ئەوەی بێ ئەدڤایزی بکە ئەمانە پێکەوە جۆین بکە یەکسەر ڕاستەخۆ داوای دیڤۆرس و تەلاقەکە کە بەڕاستی ئەمە زوڵمە ئێستا ئەتوانم بڵێم بەشێک لە شەریحەکان نەیانتوانی وە هەڵگری ئەو پەیامە بەرز و پیرۆزە بن کە توانویانە لەسەر منهەجێک جێبەجێ بکەن چونکە ئاینی پیرۆزی ئیسلام وەجووەکان کریسیانان کەمینەکان بە کاکەیەکان هەرێک لەم ئاینانە بەشێکی هەیە تایبەتمەندە بە خێزان ئەتواندێ هەر یەکێک لەم کەسایەتی ئاین و ئاینزانە دەوری ئاشتی کۆمەڵایەتی بگێڕێ دکتۆر چاولێکەری تا چەند لەوتۆری ئەمە جێگەی ئەبێتەوە بەو نە کەسێک ئەوێت خۆی بکا بە کەسێکی تر یان بوون بە کەسێکی تر چاوی لێ ئەکە ئەڵێ منیش وەکو ئەو هەوڵ لە ڕووی هەوڵدانەکۆ تا ڕادێ ئۆکەی بەڵام لە هەندێک بابەتی ترەوانێ کەسایەتی خۆی لە دەست ئاات هەوڵای ببێ بە کەسێکی تر بۆی ئیش هەمان ئامانجی هەبێت هەمان بە هەمان ئامانج بکە ئەگەر بێت ئەو کەسە پێی نەگات تا چەند کاریگەری سلبی لەسەر ئەو کەسە جێهێڵێ خۆی ئەمە ئێمە لەم چەند ڕۆژەی ڕابردوو لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیا بووین کە پێم وایە
ئەمە یەکێکە لەو تاریخانەی کە ئەبێ ئێمە افتیخاری پێوە بکەین کە بە خۆشحاڵیەوە یەکەم ڕۆژنامەی کوردی کە لە قاهیرە دامەزرا بەرز لە زیاتر لە سەدەیەک ئێمە ئەمانتوانی میدیایەکی زۆر تەندروستکاری باشمان لە بیندا و لە بیستا و لە نووستا و لە خوێندا و هەبوایە ڕک ئەسڵی مەسەلەکەی تۆ ئەم تەقلیدەیە کە کۆمەلگاکەی ئێمەی کوشتووە تۆ میدیایەکەیە لەسەر خوێنی ئەم میلەتە لەسەر حەق و حقوقی ئەمنەتەوە لەسەر مەلەفی نەوتی ئەم داهاتی نیشتیمانە بنیاد ئەندێ دروست ئەکرێ لە باتی ئەوەی بێ تەمسیلی جهەتێکی کوردی بکە ئەی کەساتەکان خودی خوان کە لەسەی کەسانەکەنەوە ئەمە مشکیلەکەیە خۆی بە نمونە میدیا لێرەوە چیەکە لە سەحافەکەەوە دەست پێەکە لە ڕاگەاندن کارەکەەوە ئەمە هەنگاوانێ ئەڵێ بە نمونە من بۆ فڵان کەس لە CNN لە فۆکس نیوز لە ABC نیوزکاست لە تیمێکی کە بەم جۆرە دەرکەوتەوە بۆ هۆی ڕفتارێک ئەبێ منیش بەم ئەتیجاهوا بم کەچی لێرە ناشناڵەتی و نێشنەکەی خۆی فۆرگێتەکە کە ئەمە زوڵمێکە ڕێک لەسەر کەسایەتێکەش ئەمەیە خاتونەکەم کە بەجددی کۆمەڵی خەڵکەیە ڕۆمان نووسی زۆر باشن نووسەری زۆر بەهێزن ژەنیاری زۆر بەتوانان شانۆکاری خاوەن ئەزمونن بەڵام ئەزمونونەکەی خۆیان لەبی دەکەن بە نمونە شکسپێر دێ لە مەجلیسەکە دانێ وڵا بەیدەبا وای بوو شکسپێر کاتی خۆی وای و چی خۆف ئەمەی وت بۆ ئێمە بین هەر هەڵگری ڤۆکابی کەسەکانی تربین ئەی ئێمە وەکو کورد کەلتورێکی بەهێزی دەوڵەمەند ژێرخانێکی گرنگی ئابووری بەهێز هەمتا لە ڕووەکان باوەڕەکەی من لە مۆتەمەدی ئابووریا بەشدار بووم خەڵکێک هەبووە ئەوەندەی ئەرقامی دەرەوەی هێناوە و باسی تەجروبەی خوێنانی کردووە نەیتوانیوە لەسەر جیاوسەکەی خۆی لەسەر جیرانەکەی خۆی مناقەشەیەکی جدی بکە ئەم دوورمەودایی و لاساییکردنەوە زەربەیەکی کوشندەیە یعنی بەس من یەک دەڕم هەیە لەسەر ئەمە ئێستا ئێمە خاتونەکەم وەکو کوردستان بۆ تووشی هەندێ ناڕەحەتی و چەسانەوە بووین کە تەنها پشمان بە داهاتی نەوت بەستووە ئێمە کەلتورێکی زۆر دەوڵەمەندمانەیە مۆسیقایەکی ڕەسەنی تەواو نیشتیمانیمانەیە بە فارس و بە تورک و بە عارەب و بە هەموو مکەونەکانی منتقەکە لەم ئەقلیما هەوڵیان داوە ستایلی ڕەسەنی نەچەوەکەی ئێمە بگزین ئەگەر ئێمە وەزیرێکی ڕۆشنبیری پێشکەوتور زمانزانمان هەبوایە ئەگەر خەڵکانێکی بە تەجروبە و خاوەن بە سەلیقە و ستایلی پرایڤێتمان هەبوایە بیان توانایە لە ناوەندێکە ئەم سەروەریانە کۆ بکەنەوە ئێمە بەس وە بەرهێنانی مۆسیقا لە ئاستی پرۆدەکشن پێم وایە ساڵانە ئەچینە 1 ملیۆن دلاری متمانە بەخۆبن و باوەڕ بەخۆبن تا چەند گرنگە بۆ تاکەکان نەک بتمانە بەخۆبوون نەک باوەڕ بەنەتەوە بوون بەڵکو ئیتیما بۆ ئەدەبیات و بۆ کەلتور نەماوە تۆ سەیری کە ساڵانە ئێمە بە دەیان ملیۆن دۆلارمان ئەچێتە دەرەوە بۆ ترانزلێتی دراماکانی تر کە لە کاتێکا ئێمە سیستمی گەشتیاریمان ئەزمموی هوەریمان بەڕاستی فاوەندێشنی مۆسیقای نەتەوەکەمان زۆر لەوان جوانترە ئێمە ئەگەر بین لە ئۆرکسترایەکی نیشتیمانیدا کۆمەڵێک ئیشی ئەرشیفی زیندوو بکەینەوە دڵنیا بە ئەو کاتە زۆر بە هەنگاوێکی استراتیژی تر بەشێک لە داهات و واریداتی نیشتیمانەکەمان زیاکرێ ئەزانی دەوڵەتەیە ئێستا نەمن و نەجەنابیش ڕەنگە هەر نەزانی ئەکەوێتە کێوە بەڵام کە بەرهەمێکی مۆسیقای سەرکەوتوویە بینی بەهۆی یەک بەرهەمی مۆسیقاوە سادەی گەشتیاری وڵاتێک گەشە ئەکا بەهێز ئەوێ بەڵام مشکیلەکە تۆ لێرا ئەوەیە وەزیری ڕۆشنبیری گرفتەکە لەوایە بە نمونە ڕەنگە نەتوانێت وەکو پێویست فەقیرە خۆی لە دەرفەتێکا بۆی ڕەخسابێکە ئاڕاستەکردنی باشترکردنی بەرهەمەکان لە ناوخۆ دەست پێ دەکا لە ناوخۆوە لە هەموو شتێکا دەست پێکە ینی معقولە سووریا بە درێژایی زیاتر لە 11 ساڵی ڕابردوو جەبهەیە ئێمە سۆزۆ میلیۆمان لە سووریاوە بۆ بێ نەمانتوانی بێ سەر ڕای ئەوەی خاوەنی ملیۆنەها دۆلمی یعنی ئەرزی زەوی زراعی و کشت و کاڵین هەتا ئێستا بە هەندێ بەرهەمی ئەساسی هەیە بۆمان بێ یعنی ئێمە بە عێراقیشەوە ئەوەندەی بەڕاستی هەناردەکار وەکو هەناردەکار سیستمی هەناردەکارمان زەعیفە
هەموو شتێک بە جۆرێ لە جۆرەکان تەواوی پێداویستەکانمان لە دەرەوە بۆ دێ هەناردەکاریشمان وەکو خۆی وەکو پێویست کاتە ناتوانێت ئەمانە وەکو نمونەیە وەربگرێ بۆ باشترکردن و پاشان وازنهێنانی نەک نمونە من حەزەکەم یەکشت ڕازگۆ بم لەگەڵ نەتەوەکەی خۆما ئێمە ئەگەر بمانتوانایە کەرتی کشت و کاڵمان ببوژانایەتەوە ئێمە ئەگەر بمانتوایە لایەنێکی هونەریمان تەرجیح بکردایە و ئاوڕێکی جدیمان لێ باەتەوە هەر یەک لە وەزارەتەکان ئەرکەکانی خۆی جێبەجێ بکردایە و بەڕاستی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بە حەقیقەت بە یەکسانی بەبێ مجامەدە لە پەرلەمان دەوری خۆی ببینی باە من پێم وابوو ئێستا زۆر گۆڕانکاری جیاوازە بوو چووکە لە پەرلەمانی کوردستان تا ئێستش تۆ یاسایەکی پێویستی کارامەت بە ئەبدێتێکی تازە نییە کە پارازیری کەلتورەکەت بێ پارێزەری ئەزمونونەکەت بێ پارێزەری یعنی باڵەنسی هاوردە و هەناردەکاری تۆ بێ هەرچیەک کە لەم نیشتیمانە هەیە هەمووی بەڕاستی هاوردە ئەکرێ یعنی یەک شتت پێ بڵێم ئێستا لە تووچیا و لە ئێران بەیانی گرفتێکی سیاسی یان ئەمری قومی هەبێ پێم وایە عێراق لە برسە ئەمرێ واتە تۆ هیچ بوونیەیەکی پێشووترت نییە کە ئەبوایە باوەڕ ئەەکەی سەدان ملیۆن دۆلار لە سیستمی وەبەرهێنانە سرف کراوە لەم نیشتیمانە تۆ نەیەکە نیشتە جێبوونەکانت بە پێستاندارە باوەڕ ئەەکەی خەڵکێکەیە ئەوەندە بێ وجدانە ئەوەی کە لە پرۆپۆزەڵەکەیە تەقدیمەکرێ هەر بەو جۆرە جێبەجێ ناکە لە ئاستی پرۆژەکەیە کاتێکە ڕادستی هاوڵاتیەکانی ئەکا دکتۆر ئەمێ بێمە سەر باسی کات تا چەند گرنگە بۆی تاکەکان بە ئامانجەکانیان بگەن هەنێکی بەشێکیان ئەوانە ئەڵێن کە کەم تا زۆر گوێبیستی ئەوە بین من تەواو تەمەنم ڕۆی ناتوانم بە ئامانجەکەم بکەم یاخود زۆرم بۆی هەوڵدا پێی نەگەیشتم کات تا چەند گرنگە و دەوری هەیە لە پلان و ئامانج ریپۆرتێکم بڕیدین کە چەند ساڵێک پێش ئێستا یەکێک لە ئێلدەرلی فیمێڵەکان ژنێکی زۆر بە تەمەەن 13 ساڵ بوو تازە بیسک سکۆڵی تاوا کرد بوو کات لە هەندێشتا ئەگۆڕێ بەڕێی من هیچ کاتێ درەنگ نییە بۆ خوێندن هیچ کاتێک تەعجیل نابێ بۆ گەشە پێدانی مرۆیی بەڵام ڕەنگە لە هەندێک لە قۆناغی لە قۆناغەکانە مێشک و ئەقلێتی ئینسان و تێگەشتنین لە هەندێک وەختدا باشتر بێ وەگلەوەی کە تۆ تەمەنەکەت بە جۆرێ لە جۆرەکان بەرەو سەر بچێ ئەمە لەسەر بە نمونە وەکو تاک بەڵام کات لە ئاستی پرۆژە کات لە ئاستی گەشەکردنی وڵاتە ئەمە زۆر جیاوازە یعنی ئێمە ئەمانتوانی لە 1992 لەم نیشتیمانەدا ئەگەر تووشی هەندێک ململانێ و سرا و جەبهەی داخلی نەبووینایە ئێستا ئەمانتوانی هەرێمی کوردستان کۆمەڵی خوتوات و مەرحەلەی جیاوازی تێ بپەڕانە ئەی لەسەر خودی تاکەکان خۆیان تەمەن و کات تا چەند وابستن بێکەوە من بەڕێی من ڕاستە وابەستەی یەکن بەڵام هیچ کاتێ درەنگ نییە بۆ گەشە پێدانی مرۆڤ ڕەنگە تۆ توانی بە نمونە لە 30 ساڵیە یان لە 25 ساڵیە لە دوای قۆناغی جامیعە کەسێک ماریت ئەکا بە بەشێک لە خەونەکانی بگا بەڵام خۆ دواتریش دەتوانێت بیکە هیچ گرفتێکی نییە بەڵام ڕەنگە لە مەسئلەی دابینکردنی تایمەنیجمنتەکەی ئەو چەینجە ڕوو بدا بەڵام بەڕێی من کات ئەبێ هەمومان قەدری بگرین ئەمە باسم لە ڕۆژەهۆرەکەەوە بۆ کردی بەڵام ئینسانێک کە پێی وابێ بە شەو بە ڕۆژ لە کافتریاکان هاابێ بە جۆرەی لە جۆرەکان بە دوای ئەرکێکی دیاریکراوی خۆیان نەگەڕێت تا ئەمڕۆ خۆی نەناسێ لفت و ڕایتی خۆی بۆ دیاریکراو نەبێ ئەمە ئەگەر پێی وابێ کات لە خزمەتیایە و ئێشتر کات ئێکسپایە نابێ بەڕاستی ئەمە هەڵەیە ئەبێت تەوجیه بکرێ بەڵام کات من لێرا یەخشت ئەمەوێ بڵێم ئێمە وەکو گەنج وەکو تاقی تاک ئێمە هەمیشە کاتمان هەیە کە ئەتوانین خۆگونجاندن لەگەڵ وەختدا بکەین باوەڕم پێ بکە ئێستا ئەوەندەی کە ئێمە لەناو خۆمانە زوڵم لە خۆمانەکەین ستەم بەرامبەر هاونیشتیمانیەکانی خۆمانەکەین لە هەندێک قۆناغا بەڕاستی غەدریان لێەکەین ئەمە ئەو پەڕی نەکوشتنی کاتە بەڵکو و زوڵمیشە لە کار بەڵکو کاتی ژە بێ بکەوێتە ژێ پرسیارەوە لێ کۆڵینەوە لێ بکرێ بۆ دەرفەت بۆ ئەم شخصە ئەڕەخسێنێ لەسەر کاتەکە بەداخەوە کاتی تەوەری یەکەمی بەرنامەی بانی باش کوردستان کۆتایی هات ئەمەوێت ئەو پیانۆیەکی هێناوتە لێرە بە کۆتایی من لێرە سەر ڕای ئەو هەموو گفتوگۆ و بەشێک لەو ڕەخنانەی گرتومانە من حەزەکەم ئەم پارچە میوزیکە کە باسی ڕەسەنایەتی نیشتیمانەکەمان کرد لێرەوە هەمومان گوێبیستی بین و تەمەناکەم هەموو لایەکی سەرکەوتوو بین.
دەستەکانە خۆش بێ سپاس بە دکتۆر سۆرانۆری سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستان سپاس بە ئامادەبوونت وچانێکی کوردوەرەگرینەوە